11 سپتامبر لە نێوان بەهەدەردانی نیازپاکی و گەڕانەوە بۆ هەڵەمێژوویەکان. ڕۆژی 11 سپتەمبری 2024 تودەی هیستری مێژووی ئەمڕۆ پرسیارێکی ئاڕاستەی کۆمەڵێک ئەکادیمیست و بیرمەند سەبارەت بە دووبارە هەڵسەنگاندنی کاریگەریەکانی 11 سپتەمبەر کردووە. لە نێویشیاندا دکتۆر فەواز گیرگس مامۆستای پەیوەندیە نێودەوڵەتیەکان و بەڕێوەبەری سەنتەری لێکۆڵینەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی لەندەن هەیە کە لەژێر ناونیشانی بە بڕوای من بە قوڵی وەڵامی پرسیارەکەی داوەتەوە. دکتۆر فەواز باس لەوە دەکات کە ئەو ڕۆژە جیهان تووشی شۆکێک بوو. ترسناکی دیمەنەکە هاوسۆزیەکی بەهێزی بۆ ئەمریکا لە سەرتاسەری جیهاندا دروست کرد. تاوەی لە ڕۆژنامەی مۆندەی فەڕەنسی بە مانشەتێکی گەورە نووسرا هەمومان ئەمریکایین. بەڵام واشنتۆن لەبری ئەوەی سوود لەو ساتە وەختە مێژوویە وەربگرێت بۆ ئاشتەوایی جیهانی لە بەرامبەر تیرۆردا گەڕایەوە بۆ توندوتیژی شکست خواردووەکان وەک ئەوەی لە ڤیەتنام ڕوویدا. وڵاتێکی وەک عێراقی بە تەواوی وێران کرد و وڵاتێکی دیکەشی داگیر کرد کە ئەفغانستان بوو. دەکرێت بپرسین تا ئەم ساتەوەختە لە عێراق و ئەفغانستان ئەنجامەکانی ئەمریکا چی بوون؟ نەک هەر ئەوە، بەڵکو بڵێسەی ئاگر و ناکۆکیە بەردەوامەکان لە دوای 2003 لە عێراق ناوبانگی ئەمریکایی بە تەواوی لەکەدار کردووە. فەواز دەشڵێت هاوسۆزی لەگەڵ ئەمریکا سەبارەت بەو کردەوە تێرۆریستیە ئەو وڵاتانەشی گرتەوە کە دوژمنی ئەمریکا بوون، لە نێویاندا ئێران کاتێک نزیکەی 6,000 کەس لە نێو یاریگەی ئازادی بۆ خولەکێک بە بێدەنگی وەستان و ماتەمینیان بۆ قوربانیانی ڕووداوەکەی گێڕا. ئەمە ئەو ساتەوەختە بوو کە هەمویان نیازپاکی خۆیان پیشاندا و کەشوهەوای سوود وەرگرتن لەو نیازپاکیە یەکجار لەبار بوو. بەڵام ئەمریکا لەو کاتەدا جەنگی دژی تیرۆر دەست پێ کرد کە دوجار گۆڕا بۆ شەڕێکی گەورەتر و ماڵوێرانکەرتر. بەم شێوەیە دەرفەتێکی مێژووی لەدەست چوو بۆ سڕینەوەی کاریگەریەکانی شەڕی سارد کە دوجار بووە هۆی سەرهەڵدان و پەیدابوونی گروپەکانی وەک قاعیدا کە بەرپرسیار بوو لە کردەوەکەی 11 سپتەمبەر. دوای وێرانبوونی عێراق ئەمریکا لە ناکاو لە ئەفغانستان کشایەوە. ئێستا تاڵیبان گەڕاوەتەوە و ئەفغانیەکان هەست بە بێهیواییەکی ترسناک دەکەن. لە کاتێکدا ئەمریکا پەیمانی یاسایش و ئازادی پێدابوون، بەڵام وڵاتێکی لە لێواری داڕمان و هەڵگیرسانی شەڕی ناوخۆدا بۆ بەجێهێشتون. دکتۆر فەواز دەشڵێت نامەوێ خۆم لە توخمە سەرەکی و هۆکارە سەرەکیەکە بدۆزمەوە کە ئەویش خودی سەرۆکی ئەو کاتی ئەمریکا جۆرج بۆش بوو کە ئەو کات بە نەزانی لە کاروباری جیهانیدا ناسراو بوو. بۆیە هەر کەسێک ئەو توێژینەوەیە بخوێنێتەوە کە کۆندۆلیزا ڕایس وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا لە مانگی ئابی 2024دا لە ناوەندی کاروباری دەرەوە بڵاوی کردەوە، تێدەگات کە دوژمنایەتی یاسایەکی بنەڕەتیە لە سیاسەتی ئەمریکادا. نەبوونی لێبوردەیی یەکنەگرتن لە بەرامبەر هەژمۆنی چینیدا، بەڵکو لە هەموو شوێنێک تاکە بژاردا ڕوبەڕووبوونەوەیە لای ئەمریکا. ئەم سیاسەتە لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە تا ئەم ساتەوەختە ئەمریکای بەرەو کوێ بردووە. دکتۆر فەواز لە کۆتاییدا دەڵێت جەنگ و ئاشتی لە دەست زلهێزەکاندایە. لەم ساتەوەختە ترسناکەدا کە جەنگ لە دڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا لێواری وڵاتانی یەکێتی ئەوروپا هاتووە. تاکە بژاردا هەماهەنگی و دیالۆگێکی هێمنانەیە سەبارەت بە داهاتووی جیهان. گرنگتر لەوەش ئەوروپا و ئەمریکا ڕێگە بدەن ڤلۆدیمیر زلێنسکی بگەڕێتەوە بۆ دیالۆگ و ڕێککەوتن لەگەڵ رووسیا و چیتر وەک فەرماندەیەکی سەربازی ناتۆ لە شەڕێکی دۆڕاودا ڕۆڵ نەبینێت.